تابعی ئەو بابەتەمان کردووە کە لەلایەن پەرلەمانتارێک و باس کراوە کە کتابێکەیە لە وەزارەتی دارایی لە مەکتەبی وەزیر یاخود لە مەکتەبی محاسبی عامی وەزارەتی دارایی. ئەو کتابە ئەگەر هەبێ یا ئەو منطقەی کە بۆ منیان ناردووە باز لە شایستە دارایە گشتیەکانی هەرێمی کوردستانەکە ئەوەی لەناو قانونی موازنە هەیە بریتیە لەوەی کەوا موچەی فەرمانبەران جیاکراوەتەوە لە شایستە دارایەکان. شایستە دارایەکان پەیوەندی بە نەوتۆیە، بەڵام موچەی فەرمانبەرانی هەرێم پەیوەندی بە نەوتۆ نییە. بۆیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە هیچ حاڵەتێکە ناکەوێتە بەر مەترسی و بە هیچ شێوەیە نابڕێت، چونکە لە دوای کۆبنەوە من بەڕێز عادڵ عەبدولمادین بینی بە زۆر بەڕاشکاوانەوەتی بە هیچ شێوەیە لە ساڵی 2019 پەنا نابین بۆ بڕینی موچەی هەرێمی کوردستان و بە هیچ شێوەیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نابڕێت. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا زیاتر بۆ ساڵی 2020 و بۆ موازنەی 2020 ئەکەوێتە بەر ترسناکی یا دشواری. بۆیە لە ئەم ساڵدا ئەو قانونە تازە بووەتە قانونێکی ساری المەفعول و هیچ هێزێک نییە بتوانێت ئەو قانونە ڕابگرێت. لە هەر حاڵەتێکە پەنا ببرێ بۆ ڕاگررتنی ئەو قانونە. ئێمە من وەک خۆم ئەندامی لیژنەی مالایی چ ئەو گروپەی کە لە لیژنەی مالی بەیەکەوەین سکاڵای یاسایی تۆمارەکەی لە محکەمەی ئیتیحادی دژی وەساندنی هەر بڕگەیەکەوە پەیوەندی بە فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە پەیوەندی بەنەوتەوە هەیە. لە ڕاستیە ئێمە لە بودجەی عێراقا کە باز لە بودجەکرێ بریتە لە سیادی بریتە لە حاکیمە، اینجا باز لە بودجەی گشتیەکرێ، بەشێک لە بودجە ئەکرێتە پترۆدۆلار و بەشێکی تریشی ئەکرێتە تەنمیەی ئەقالیم. هەموو ئەمانە پەیوەندیان بە نەوتەوە هەیە. ئەگەر هەرێمی کوردستان نەوت ڕادەست نەکا ئەم بودجانە نابێت. جگە لە بودجەی حاکیمە کە پەیوەندی بە دەرمان و هەیە، بە پیتاکی خۆراک و هەیە، بە گەنم و برنجەوە هەیە، بەڵام موچەی فەرمانبەران جیاکراوەتەوە لەگەڵ موچەی پێشمەرگە. موچەی پێشمەرگە لەسەر وەزارەتی دیفاع جیاکراوەتەوە بڕیارێکە کە موچەی پێشمەرگە نێرەوە، بڕیاری موچەی فەرمانبەرانیش جیاکراوەتەوە بە مادەی 10 فەقەرەی جیم. هیچ بڕەپارەیەک نەنێراوە، چونکە ئەوەی عادڵ عەبدولمەهدی باسیەکە و کتابێک بە حساب نێرابێ باز لەو بودجانەی دیکەکە جگە لە موچەی فەرمانبەران. تەنمیەی ئەقالیم هیچ پرۆژەیەک جێبەجێ ناکرێت ئەگەر هەرێمی کوردستان نەوت ڕادەست نەکات.